لبرنامج أورامدا خارنا شي زور خوشو أصلا حاضركم أويش سوبي سينك حاضركم لجر بتاتي ورد با بالكوا أيام كوريين وسوريانا كانوا وهروها زلاتي با خيار وماستيش حاضركن خارنا كم زور أصلا لجر أوجد زور بتعمل لبو سوبا كم بيسن بسين جمريش هروها جزرو بتاتو بيازم بيوستا لجر خي وهروها بيبري رشم بيوستا لجر سوبي حاضرم هيا أويشم بيوستا لبناو سوبا كم لوي زيادة خستي بكاتن خارنا كشم بيوسن با بتاتي أكرينمو بهاراتي بداكم أتواني أتو بدلي خد هر بهاراتك حس لي بكاري يعني كركم يعني حفت نوعي بهارات هر بهاراتك حس لي بس ريداب كله بوزلاتك كشم بيوسن بخيار وهروها ماستو شبيتي لجرم منو دس بيكين خۆشەویستانم پاشەوەی کە سوپەکەم لەسەر ئاگریدانە ئێستا وەختی ئەوەیە کە پەتاتەکان ورد بکەم. وەچی باسم کرد پەتاتەکانم بۆ شێوەی گچکەیە بەس لە ناوەندە ئیکەمە دوو پارچە. ئیکەمە دوو پارچە و ئەوجا ئەیان کوڕێنم و ئەتوانی بەبێ ئەوەی بشیکێ پارچە بیکوڕێنی دوایی پارچەیان کە ئەوجا من هەردوو چێکەم لەبەر چاوتان لەوەی زیاتر ڕوون بیتن بەشەکی ئەوها ئەکەمە پارچە بەشەکی بە ساغی ئەکوڕێنم دوایی پاش کوڕانەکەی پارچەیانەکەم زۆر ئاسایی بە هەر نەوعەکە ئەتوو بە خۆت بتەوێ بەشەکەی دیکە بە ساغی ئەکوڕێنم لەسەر ئاگریدانە هەتاوەکو پەتاتەکەم ئەکوڕێم خواردنەکەی من حازر بوو بۆچی باسم کرد پەتاتەکەم بە پەلکەوە سۆر کردو کۆمەڵێک بەهارات و خێم لێدا ئەوجا سۆرم کردەوە پاش ئەوەی کە کورا جگەلەوەش سوپەکەم سوپی سینگ بوو سینگ و هەروەها جێزەر لەگەر پەتاتەم بەکارهێناو سوپەکی حازری بە تامی کواردیشم تێک کرد بوو سوپەکەم بۆن و بەرامەشی زۆر خۆشی هەیە هەروەها زەڵاتێکیشم دروست کرد زەڵاتەکەم بەو شێوازەیە ئەوڕۆ پێکهاتەکانی خیار و ماست و هەروەها شبیت